قسەیەک هەیە لەسەر گومان. کە زۆر جوانە ئەتو ئێستا هەتا کەسێک نەناسی بەدڵ هەتا تێکەڵاوی لەگەڵی نەبێتن نانزانی چۆنە هەموو کەسێک وایە ئێستا من تۆ ئەگە تۆ هەتات لەگەڵت قسە نەکەم و نەزانم چۆنی نازانم ئێستا لەوانەیە ها بەوە گومانی خراپت پێ ببەم بەڵام هەتا نەتناسم نازانم چۆنی. باشە ئایا ڕوخساری کەسەکە هی ئەوەیە کە ئینسان نەگەڕێتەوە لە بۆ نیەتی دڵی و یەکسەر گومانی خراپی پێ ببات؟ بالفعل ئێستا تۆ کەسێک دەبینی بە ڕوخسار وا دەزانی کەسێکی زۆر خراپە بەس هەتا تێکەڵ نەبی لەگەڵی نازانی چۆنە. بۆ کار چێ ئێمە زۆر جار گومانمان بە خراپ دەبین بۆ هاوڕێکەمان بۆ دەوروبەرمان بۆ کەسانەی کە ناشیان ناسی. بالفعل دەبێ بە خۆت گومانەکە لە دڵی خۆتە دەبێ خۆت خراپی بۆیە گومانی خراپ دەبێت. ئەگە تۆ خۆت خراپ نەبی گومانی خراپ نابێ بۆی هەتا تۆ شتێکەڵ نەبیت نازانی چۆنە. گومان بۆە زۆر بووە گومانی خراپ بۆە زۆر بووە. ڕۆژگارەکەی ئێستا زۆر کەسێ لە خۆی بێزارە گومانی خراپ دەباتن ئیشەکە و هاانیە زۆربەی شتەکان ئەو حالی هاتووە. گومانی خراپیان پێ بردی؟ بەڵێ زۆر شتەیە ئێستا نمدا هەتا ئێستا برادری خۆم هەبە دەڵێ پێش ئەوەی بدناسم زۆر ڕقم لێت بووە گومانی خراپم پێ دەبێت شتێکەڵ بم لەگەڵت وانی. باش ئێستا من تۆ ناناسم من تۆ یەکەم جارە قسە دەکەین بۆ دەبێ بێ ئەوەی کە بدناسم گومانێکی خراپت پێ ببم یەکسەر بڵێم ئەکە و کابرایە ڕیشی وایە زرکەکەی ڕەنگەوە کەسێکی وا بێ ێ باشە ئێمە بۆ لەسەر نیەتی دڵەکانی خۆمان ڕئی نادەین و پێشەوەی کە گومانی خراپ بە کەسەکە بدەین بیر ناکەینەوە. بەخوای بەعام وایە شتەکە بەعام وایە ئێستا من تۆ هەر بالفعل ئێستا لە منەوە دەست پێکردوتت ئاوای گومانی خراپ نەدناسم بەجل و بەرگ و ئەوە تا هەمومان وای زۆر بەمان وای ئارێوەڵ خۆت قەت گومانی خراپت بە کەس بردووە؟ بەخوا لەخوا بە زیاد بنەوەڵە هەتا من نەیناسم ئێستا زۆر شتێ ڤیددیوەک دەڵم بە هەتاتم شای پێشی نەکەم لە خۆمە بڕیار نادەم ئێستا کورتە ڤیددیوەک لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکان بەڵاو دەبێتەوە هەتاتم شای پێشی نەکەم قەت ئەوەی ناکەم بەس شتە خراپەکان بەحەز دەکرێتن. بابەتێکی جوانت باس کرد بۆ نمونە لەسەر کورتە ڤیددیوەیەک کەسەکە تەلەفۆنەکەت سامت کە دواتر وەڵامی بدەوە سوپاس دەکەین بۆ نمونە بابەتێک هەیە عنوانەکەی جیاوازە ناونیشانەکەی جیاوازە کەسەکە بەبێوەی ناوەڕۆکی ڤیددیوەکە بە تەواوەتی تەمەشا بکات یەکسەر جوون دەدات. زۆر ناشینە تۆ تمشای پێشەشەکەی بکە خۆ هەمی وانە ئێستا لەوانێ لێ کورتە ڤیددیوە بەس شتە خراپەکەی دەرهاتووە تۆ تمشای پێشەشەکەی بکە لەسەر لەوانێ لەسەر شتێکی دیکە بێتن ئەو جوێندان و قسەکردنە تۆ تمشای پێشەکەی بکە بزان کابرا چی ئەڵێتن بە تەواوەتی تمشای ڤیددیوەکە بکە ئەو جا قسە بکە لەسەری. زۆر باشە هەر لەسەر قسەی ئەو بەڕێزە مامۆسایەکی بەڕێز دەڵێت چوومە کەناری دەریایەک لە کەناری دەریایەکە بینیم ئافرەتی لێیە بۆ نمونە جلی نیمچە ڕوتیان لەبەرە پیاوی لێیە چەندەها کەسی لێیە منیش تەمەشا و سروشتە جوانم کرد یەکسەر وتم ئەڵڵا خوای گەورە کە شتێک خەڵقی بکات چەند جوانە. ئەو ڤیددیوە لە سۆشیال میدیا و لە فەیسبوک ئەوانە بڵاو دەبێتەوە 2000 کۆمنتی ناشرین بۆ مامۆستا بەڕێزە دەدەن بەبێ ئەوەی کە بیر لە ناوەڕۆکەکە بکەنەوە ئەو مامۆستا بەڕێزە نیەتی چ بۆ لەو قسەیە مامۆستا وتوێتی من بە گومانی خراپ بۆ ئافرەتانەی کە جەلی نیمچە ڕوتیان لەبەر بووە لەوێ گومانم نەبردووە بە نیەتی دڵی خۆم و نیەتە باشەکەی دڵی خۆم و سپاردووە بەخوا و بەو نیەتە باشە قسەکەم کردووە.